مەسەلەی گەلی کوردستان و مافەڕەواکانی دەوڵەتی تورکیا یەک ڕۆژ ساتێک سڵ ناکاتەوە لە دەست درێژەکانی بۆ سەرگەلی کوردستان لە هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستاندا بێت. سیاسەتی تورکیا دژ بە گەلی کوردستانە لە هەموو پارچەکانی، بەڵام بە هەر شێوەیەک لە شێوەکانی تر. لاوەسترین خاڵ ئەوەیە کە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ بەهۆی ئەوەی کە تا ئێستاکە پاراستنی سنوور و ئاسمانی عێراق لە ئەستۆی حکوومەتی عێراقیدایە. ڕاستە دەست درێژەکانی دەوڵەتی تورکیا بۆ شنگال، ناوچەی پشدار و پێنجوێن، شوێنەکانی تر، چیای گوێژە، مەخمور، زۆر شوێنی تر، ناوچەکانی بادینان دەست درێژی دەکاتن و لە شرکێشی کردووە، بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان بگوزارێت تەنها بریتێ لە ئیدانەکردن و سەرکۆنەکردن. ئەوانەش نابێتە بەربەستێک یان ڕەدعێک بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر ئەو دەست درێژانە بوەستێتەوە. ئەرچی سەرەکی پاراستنی کەمپی مەخمور و شوێنەکانی تر و سنوورەکان و ئاسمانی عێراقی لە ئەستۆی حکوومەتی عێراقیدایە، بەڵام ناشارینەوە بەرامبەر بە کێشەی گەلی کوردستان و مافەڕەواکانی هەموو دەوڵەتانی ناوچەکە سەرباری ناکۆچەکان لە نێوان خۆیاندا ئەوانە بەرامبەر مەسەلەی گەلی کوردستان هەمان هاوسۆز و هاوکۆکن. بۆیە بەدەنگبوونی دەوڵەتی عێراقی بە پلەی یەکەمە و ئەرچی پاراستنی کەمپی مەخمور کە لە ساڵی 1982ەوە ئاوارەکان لەوێ نیشتەجێن بە ئاگاداری نەتەوە یەکگرتووەکان پاراستنیان لە ئەستۆی حکوومەتی عێراقیدایە. ئەوەی دەگوزارێ پەرلەمانی کوردستان بریتێ لە بەیان دەرکردن، ئەو بەیاننامانەش نابێتە کاریگەرێکی ئەو تۆی نابێ بۆ وەستاندنی ئەو دەستدرێژانەی دەوڵەتی تورکیا. پەرلەمانی کوردستان نە پەرلەمانی کوردستان، نە سەرۆکایەتی هەرێم، نە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو هێرشانە بوەستێنن. ڕەنگە هاوکێشەکان زۆر لەوە ئاڵۆشتر و شاراوەتر بێ، پشتی پەردەی دەیان ڕێککەوتن و بێدەنجی وڵاتانی ناوچەکە ڕەنگە لەو بارەوە هەبێ. پەرلەمانی کوردستان لە ڕابردوودا بەیاننامەی دەرکردووە و ئێمە لە چەند مانجی ڕابردوو وابزانم مانجی ئایار بوو سەردانی ناوچەکانی بادینانمان کرد کە ئەو لەشکرکێشیە و تۆپ بارانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەکان و گوندەکانی دەوروبەری زاخۆ و کانی ماسی و باتیفە و ئەو ناوچانەی کردبوو و چیای ئامێدی کردبوو و ئێمە راپۆرتی خۆمان لەو بارەیەدا و زیان و زەرەر زیانەکانمان دەست نیشان کرد، دێهاتەکانمان دەست نیشان کرد و هەروەها ئەو خاڵە سەربازی و ئەمنی و سەربازگانەشمان دەست نیشان کرد کە نزیکەی 7 بنکەی سەربازی و بنکەی استیخباراتی تورکی لەو ناوچانە نیشتەجێن واخود چەسپێنراون. ئەوە دەمێنێتەوە دەتوانێت ئەو پرسیارە ئاڕاستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەیت. هەر فراکسیۆنێک لە فراکسیۆنەکانی پەرلەمان بەرپرسە لە تێڕوانینی خۆیان بەرامبەر ئەو هێرشانە، دەکرێت ئەوان ئەو پرسیارە ئاڕاستەی دەستەی سەرۆکایەتی بکەیت و ئاڕاستی فراکسیۆنەکانی تر بکەیت سەبارەت بەوە. ئەوەی پەیوەندی بە ئێمە هەیە وەکو فراکسیۆنی ئازادی حزبی شوعی کوردستان، ئێمە نەکەر ئەم جارە هەموو جار ئیدانەی هەر دەست درێژێک دەکەین لە هەر لایەنێکەوە بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان و بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان و ناشی شارینەوە پێویستە هەموو لایەنە کوردستانیەکان پارێزگاری لەو دەستکەوتە بکەن کە لە باشووری کوردستاندا هەیە، چکو پێم وایە دەبێتە ئومێدی و حەوانەوەی دەیان هەزار کەسی ئاوارە و حتا لایەنە سیاسیەکانی تری کوردستانیش.